جێبەجێکردنی ڕێنمایی شوفێری لەلایەن پیاو و ئافرەت ئەکید هەردووکیان جێبەجێکەن بەڵام ئافرەتانیش زیاتر وشیارترن هەندێک جار دەبینن لە پیاوەکان چونکە ئەو هەڵی پیاوەکان بێمنەتن لە شوفێریەکان ئاڵەساس بە خۆیان هەر ئاڵەساس دەڵێن ماست بۆتین بەڵام ئافرەتانیش زیاتر ڕێنمایەکان جێبەجێ دەکەن. تامەندەبوونی بە دەرەجەیەک شوفێرەی بەڕێز بە خێرایی شەقامەکان کە ڕاستە نووسرایە خێراییەکەی دیاری کرایە بەڵام ئەوە لێرە گرینگە ئەوە بۆ شێوەیەکی ئاساییە لە وەرزی زستان ئەوێ ئەو خێراییە کەمتر بکرێتن لە لای شوفێرەوە بە لە هەمان کاتێشێ بۆ شارەوانی کە لە هەندێک شوێن دەبینین کۆبنەوەی ئاو و ئاوەڕۆ بە شێوەیەشی بەرچاو و دیاری کراو کە ڕێگای دیار نەکرایە بۆ شێوەی بەڕێوردنی ئاوەکە. حکومەت هەموو محاولەکەی خۆی دەکاتم بۆ دابینکردنەوە ڕێوبانانە بە هیچ عیبێکی لێ نەبێ و خاستەرە وەرزی زستانە بارانە کاکە و لافاوانە هەردەستی لەو زادانە هەموو سایقێک لێ دەشێوێ هەموو کەسێک نازانێ عیلاجەکەی چیە و چۆن بکە و چۆن نەکە بەڵام سایقش هەیە قانون کاکە قانون مهمە سایقش هەیە بە زۆری قانون ناکە حسابی و قانون ناکاتە. هۆکارەکانی هاتوچۆ بەڕاستی هەردووک لایەن دەگرتەوە هەموو حکومەت هەم هاوڵاتیان بەڕاستی هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن لەبەرەوەی هۆکارەکە بەڕاستی تیژڕۆییە ڕێگاوبانەکان کەم و کورتی تێدایە. داواکارم لە شۆفێرانە کە بەڕاستی لۆ سەلامەتی گیانی خۆیان پێویستە بە خێرایەکی سریع لێ نەخڕن و خێرایەکی کەم لێ بخڕن بۆ ئەوەی لە کاتی بوونی شتێک لە ناکاودا ستۆپ بکەن و شوێنی خۆیان بۆستن بۆ ئەوەی تووشی سکارە ساتێک نەبنەوە و هەروە سپاسی و شۆفێرانە دەکەم کە بەڕاستی ئەو سەرنشتێنانەیە پەڕنەوە مساحەتێکی تاویان دەکەن.